تەقاندنەوەی تاوەرەکانی گواستنەوەی کارەبا دیارترین کاری تێکدەرانی ئێستایە لا پارێزگاکانی کەرکووک و ناوەڕاستی عێراق. 7 تاوەری کارەبا لە دوایین کاری تێکدەرانەدا لە سنووری پارێزگای کەرکووک کرانە ئامانج. حقيقة منذ قرابة 6 أسابيع نزیکەی 6 هەفتە هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە پارێزگاکانی کەرکووک و نینەوە و سەلاحەدین دەکرێنە ئامانج بە ئامانجگرتنەکە لەلایەن داعشەوەیە. پەلامارەکان تەقاندنەوەی چەندین تاوەری کارەبایان لێکەوتوتەوە بۆ هۆیەشەوە هێڵەکانی کارەبا زیانیان بەرکەوتووە بەراورد بە پارێزگاکانی تر. کەرکووک زیانەکانی کەمترە بەڵام کاریگەری دروست دەکات لەسەر کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی لە پارێزگاکەمان. تەقینەوەی تاوەرەکان ڤۆڵتیە و پێدانی سەعاتەکانی کارەبای بە هاوڵاتیان کەم کردوتەوە وێڕایبوونی تیمی تایبەت بە چاکردنەوەی خێرای تاوەرەکان. ڕۆژانی ڕابردوو هەرچەندە گەرماژ بوو بە دەوری 14 سەعاتیش ئەمانتوانی کارەبا بدەین جاری وا بە 12 سەعات ئێساکانە زۆر ئەو بەشەکەمی کردوتەوە و ینی وەکەڵێ بێ هیچ شتێک ئێمە ناتوانین بە هیچ نەوێ کارەبا ئەمە بڵێن زیادکەین بۆ هاوڵاتیان سنوورێکی تایبەتی بۆماندانەوە بەڕاستی زۆر با بڵین بەستیمانێتەوە. لە ماوەی یەک هەفتەدا 27 تاوەری کارەبا لە سنووری پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و تکریت لە ڕێگەی بۆمبی سێنراوە تەقێنراونەتەوە. ئەمەش لە کاتێکدایە کە هێزێکی زۆری ئەمنی ئەرکی پاراستنی تاوەرەکانی کارەبایان پێست پێدراوە. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.